ناوی بەڕێزە؟ سەنار. کاک سەنار سڵاو لە بەڕێزە؟ باشی ناوی جەنابە؟ سانتا خان ئەو ناوە خۆشکی لێ ناوی سپاس وڵی دایکم بابم هەردووکی تەمەند درێژ بی ئیشەڵڵا بە چ کارێکەوە سەرقاڵی؟ وڵی لە منەزەمای گەشتەکەم لە شەستاق بێ ئەی بەڕێزە؟ پارێزم. پارێزەری لە شەستاق بێ لەگەڵ ئیش و کارە؟ باش لەخوا بەزیاد لەگەڵ ئیش و کار باشە؟ باشە باش. الحەمدولیلا یاخوا هەر باش بن ئیش و کار لای تۆ چۆنە؟ منیش باشە الحەمدولیلا یاخوا باش بن چۆن هاتوونەتە فامیلی مۆڵ؟ والله بە پیاسەی عایلی دەبێ هەندێک شت بکڕین بەرەو سەر ساڵی نەبوو منداڵیشمان. زۆر باشە خاڵێتان نەسێنی ئینشەڵڵا بە نازی خۆتان گەورە دەبێت پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات چ گیاندارێک 5 هەستەوەری هەیە؟ 5 هەستەوەر بەڵێ لەسەر زەوی دەژێ یان اختیارتان هەیە؟ بەڵێ قرش مەیمون پڵنگ قرش ماشەڵڵا خاتوونەکە و زیرەکە ماشەڵای لەبێ ماشەڵای لێبێ تەمەندرێش من خالێکتان دەکات دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوونە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن فەرمونون ئەوە خەڵاتێمێ بۆ خاتونگیان لەبەرێ خاتون وەڵامەکەی زانی خەڵاتەکەی بۆ خۆیت ئەگەر بە خۆشم بێ هەر بە خۆیتی زۆر سپاس لە شانساق بە شتێکی خۆشم پێشکەش ناکەن وڵا بەسەر هاتێکی خۆش ژیانمان هەمووی بەسەر هاتە ئەیان بەڵام شتێکی خۆشمان بۆ باسکەن وەڵا بڵێم چی هیچم بەفکر نایەتەوە ئێستا لە ژیانی ڕۆژانەیە لە کاتی کارکردناویان شتێکی خۆش ڕوو ئەیات بیرە ناچێتە دایم پێ بێکەنی خۆشەکانمان داوای محکەمەن و معاملاتی حکومەت و دەوڵەت ئەو شتانن بەسەوەش یعنی تۆزێک سفاتی شخصی تێدایە باز ناکرێت جا ژیانمان هەر بەرەو ئیش دەسوڕێتەوە ئەی لەگەڵ خاتون گیانە هیچ یادگارێکی خۆشتان نییە؟ لەوەتێ منداڵمان بۆ هاتووە یادگاریمان زۆرە بەڵام پێکەنی ناوی نییە ئەمێ گریاناوی جاوە بخۆی بەسەر هاتە ڕاستەکەی لە شانساق بێ تێ ئەپەڕێ من وەکو ئەزمموی خۆم تێدانەڵم تێ ئەپەڕێ ئیشەڵا ڕۆژێک دەبیری ئەم ڕۆژانە دەکەن بێگومان ئیشەڵا تەمەند درێژە بێ بە ناسی خۆتان گەورەیەەکەن سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس دەستان خۆش بە کاتێک خۆش خاتان لەگەڵ